26,474 بۆ ئەم پردەی کرد بۆ بۆیەوە زیاتر لە 100 هاوڵاتی و پێشمەرگە کە پارەکای سەرەکی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەڕابەرایەتی بارزان نەمر لە دەبەری باڵەکایەتی و کردی گەڵاڵێ بوو بۆ بۆیەوە زیاتر لە 100 کەس پێشمەرگەی لە نێودا بوو شەهید و بریندار بوون. ئەم بۆ نێوە مەراسمێک لێوە بەڕێوەچێک کە بە ئامادەبوونی بەرپرسی لەقی 26 گولان و بەڕوبەری گشتی شەیدوان پالکراوانی سۆران بەڕوبەری شەیدوان پالکراوان قایمەقامی قەزای چۆمان بەرپرسانی تری حزبی و حکومی لێرە لەم مەراسیمە ئامادەیان هەیە وەگوتم 50 ساڵ تێپەر دەبێت بەسەر بردومانکردنی کردی گەڵالە لە دەبەری باڵەکاتی کە بۆ هۆیەوە زیاتر لە 100 هاوڵاتی پێشمەرگە شەهید و بریندار بوون وەک نەریتێکی ساڵانە خەڵکی ناوچەکە و بەرپرسانی باڵەکایەتی چالاکی زۆر بە زۆر لە یادی بردومانکردنی پردی گەڵالە بەڕێوەچێت. ئێستا ئەوەی دەبینن لەسەر شاشەی زاری کرمانجی مەراسیمێکە بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی ئەو شەهیدانە کە دانان تازەگولینەیە لە بەردەم ئەو مۆنومێنتەی کە دروست کراوە. Nereden abrak kolek nezik mi? Bırak hal şunu kuare bırak. Ha? خلاص حصلتني والله يا جماعة ليلاكم هيك تصوير وقلت ميستا يعني حاجة شيء ثاني من الدلالة اللي ڕۆژێنی بەحسی دەمێچوو بەڕێوەچێت و دواتر تازەگولینە دائەندرێت و چاڕوان دەکرێت هەندێک تاریش لەسەر ئەم کارە سادە مەزنا بەڕێوەچێت.
ئێستاش تازەگولینەی دووەم لەلایەن بارزان علیکۆ قایمەخامی قەزای چۆمان دانرێت چەکەگولی ڕێز و سوپاس بۆ ئەو گەورەی ئەو کارە ساتەیە کە وەگوتم ساڵانە لە لێرە لە دەواازەی ناحی گەڵاڵە ئەم چاڵاچیە یادی ئەکرێتەوە و کۆمەڵێک و تار کۆمەڵێک بڕگەی جیاواز بەڕێواچن کە لە 26/4/1974 ڕژێمی ئەوسای باسی لە نێوچوو پردی گەڵاڵی بردمان کردو بۆ هۆیشەوە زیاتر لە 100 هاوڵاتی پێشمەرگە شەهید بوون. تازەگولنەی سێم لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی شەهید و ئەنفالکراوانی سۆران کە هەریەک لە کەریمکاو بەڕێوەبەری گشتی شەهید و ئەنفالکراوانی سۆران و عەشقی مەلا بەڕێوەبەری شەهید و ئەنفالکراوانی سۆران تازەگولنەی سێمە دانرێت. ئەلبەتە تازەگولنەی یەکەم لەلایەن کرمانجە عیزەت بەرپرسی لە 26 گوڵان بوو و تازەگولنەی دووەمیش لەلایەن ئەحمەد بارزان علیکۆ بوو قایمەقامی قەزای چۆمان و ئەوەی سێمیش کە ئێستا دەبینن تازەگولنەی بەڕێوەبەرایەتی گشتی شەهید و ئەنفالکراوانی سۆرانە بۆ ڕێزگرتن لە شەهیدانی پردی گەڵاڵە کە ئەمڕۆ 50 ساڵ تێپەڕ دەبێت. تازەگولنەی چوارەم لەلایەن ئەنجومەنی هەمانی یەکێتیەکانی کوردستان بەناوی خوای گەورە و مهرەبان ئامادەبوانی بەڕێز هەموو توێژەکانی باڕەکایەتی بەناوی قایمەقام بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدانی سۆران ئەوڕۆ یادوەری ڕۆژێکی زۆر قورس ئەەکەین و لەسەر مێژووی گەرەکەماندا کە ڕۆژی بۆمبارانکردنی پردی گەڵاڵەیە. بەڕاستی لە ساڵی 1970 لە ڕۆژێکی وەکو ئەوڕۆدا کارەساتێکی گەورە لە پردی گەڵاڵە ڕوویدا. ڕەنگە کەم کەسەبی لە کوردستاندا ناوی گەڵاڵەی نەبیست بێت. گەڵاڵە وەکو پایتەختی کوردایەتی بوو بۆیە هەمیشە لە چاوی درڕندەیی دوژمناندا گەڵاڵە ئامانجێکی دیاریکراو بووە. پاش ئەوەی کە دوژمن لە شەڕی 74 لە بەرەکانی شەڕدا لە بەرامبەر پێشمەرگەدا بە چۆک داهات بوو نەئەتوانی هەجووم بکاتە بەرەو پێش بچی بەرەو هەنگاوەکانی بێتە پێشێ و شکست لە دوای شکستی خوارد ئەو دەهات لە خەڵکی سبیلی کوردستان تۆڵی دەکردەوە. بۆیە لە 74دا کۆمەڵی کارەساتی زۆر لەسەر تاسەری کوردستان بوو کە هەردوو ڕۆژ پێش ئێستا جامعەی کوردستان جامعەی سلێمانی لە قەڵاتزا تووشی بۆمباران بوو کە زیاتر لە 140 شەهید بوون. دوو ڕۆژیش دوای ئەو ڕۆژە ئەلێرە لەو مۆقعە ئێمە ڕاوەستاین کە ئێستا فنۆمەنتێکمان بۆ ئامادە کردووە. فڕۆکەکانی دوژمن لە ڕۆژێک وەکو ئەوڕۆدا
بۆمبارانی ئێران کرد ئێرە شوێنێک بوو کە کاسبکارەکانی کوردستان ئەوانەی لەبەر درڕندەی ڕژێم هەڵات بوون قوتابیانی کوردستان ئەوانەی دەهاتن لێرە پەیوەندیان بە شۆڕشەوە کرد ئەو هاوڵاتیانی کە لەبەر زەبر و زەنجی دژمن هاتبوونەوە ئەوانە هەمویان لێرەدا کۆبوونەوە کە بەداخەوە لە ڕۆژێکی وەکو ئەوڕۆ دژمن ڕق و قینێ خۆی بەسەردا ڕشت و زیاتر لە 105 کەس شەهید و بریندار بوون 86 کەسیان تقریبا لە 86 کەسیان شەهید بوون زیاتر لە 18 کەسیش بەسەرەوە بریندار بوون کە بەداخەوە بریندارەکانیش بەشێکیان یان پەکەوتە بوون چونکە حەزمی درڕندەی ئەو بۆمبارانە بە شێوازێک بوو قەت شتیوە نەبووە بەحەقەت ینی ئەو شوێنەی کە شاهیدمان دەگەڵدانە کە ئەو ڕۆژەی لێرە بووین ئەوانەی بە سەلامەتی دەرچوونە ئێرە پارچەیەک خوێن بووە پارچەی لەشی مرۆڤەکان بووە کەسێکی وا دەرنەچووەکە تەنانەت زۆرترینی لاشەکان شەهیدان نەناسراونەتەوە ئەو بۆمبایی لێرە بەکارهێنایە بۆمبای ناپاڵ بوو بە تیزابەوە ئەو بۆمبایە بۆ کە ئەسڵەن لە یاسای نێودەوڵەتی قەدەغە کرابوو بەکاربێنرێ بەڵام بێدەنجی نێودەوڵەتی لە بەرامبەر ئەو درڕندەیە کە دژمن لەو سەری جورئەتی کرد بە دەرحەق بە مێنێتەکەمان بکە وای لێکرد تەرجیع بێ کە بەردەوام ئەوە بەکاربێنێ بۆیە بەداخەوە 109 ئەو شەهیدانەی کە باسمان کردن سبیل بوون چەکدار نەبوون خەڵکی ئاوارە و خەڵکی کاسبکار و خەڵکی لێقەڵاو بوون کە لە ڕۆژێکی ئەو ڕۆژیانیان بە کوردستان بخوات ئەو ڕۆژە ئێرە شەهید بووین لە زۆر جێتری شەهید بووین بەڵام ئیرادەی کوردایەتیمان نەڕووکە نەیانتوانی وازمان پێبینن لە هەوڵدان بۆ دەستەبەری مافەکانمان ئێستا ئێمە دوای 50 سال ئەو ڕۆژە یاد دەکەینەوە ئێستا کورد وەکو نەتەوەیەکی سەربەرز بەتایبەتی لە کوردستانی باشوور لە پاشی خودای گەورە سای هیچ کەسی بەسەرەوە نییە ئەوەی هەمانە ئەوەی ئێستا شانازی پێواکەین ئەوەی ئێستا لەژێر سەربەرزیدا ئەژین لە سای خوێنی شەهیدان و خۆراگری پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بووە بۆیە ئەوانەی ئەو کارە ساتانیان ئەنجامدان لە دژی کورد ئەوان ئێستا لە زبردانی مێژون و ئەوە میلەتی بەش ئێمە نەوەکانی ئەو شەهیدانە بە سەربەرزی لێرەدا ئەژین بۆیە ئەمە لە ڕۆژێکی ئەوڕۆ پێمان باش بوو ئەو یادوەریەمان بەسەردا تێنەپەڕی هەمیشە خۆمان لەبیر نەچیتەوەکە ئەوەی بەدەستمان هاتوو ئەوڕۆ لە چ نرخێکی هەبووە چ خوێنێکی هەبووە چ قوربانێکی هەبووە ئەمانەوێ ئەوە وەکبیر نەوەکانی ئەوڕۆ بیننەوە ئەوان ئەوڕۆ ئاسوودەنە ئەوان ئەوڕۆ لەژێر ئاڵای کوردستاندا لەژێر سرودی ئەیڕەقیبدا ژیانەکەن بە ئاسوودەیی لەناو سروشتی جوانی کوردستان خۆیان سەرخاوەنی خۆیانن ئەوە لە خۆڕا بەدەست نەهاتووە داوایان دەکەین کە هەمیشە تاریخ و خۆ بە سەربەرزی بزانن شانازی بە گەلوونەتەوەی خۆیان بکەین بە خارەبانەکانی خۆیان بکەن بە شەیدانی خۆیان بکەن و لە بیریان نەچێ قەت ڕۆژێک لە ڕۆژان بە خەندەی دژمنان هەڵ نەخەڵێتێن دژمنان بەداخەوە لەو سەردەمی چۆنیان بیر دەکردەوە ئێستاش دوای 50 ساڵ هەمان بیرکردنەوانیە ئەوان ئێستاش جوانی ئەو کوردستانە بە مەڕەوان نابینن بیان وایە ئێمە لێرە میوانین ئێمە نەتەوەی پلە دووین بۆیە دەبێت ئەوڕۆ لە هەموو ڕۆژێک گرتووتر بین خوێنی شەهیدان داوامان لێکا کە لەناو گۆڕانکاریەکانی منتیقە ئێستا لە ئۆزعیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیدایە ئەمە بەرەو یەکگرتووی هەنگاو بنین بەرەو یەکریزی هەنگاو بنین دەست دەناو دەستێکنین یەکریزی نەتەوەی کورد تاکە ڕێگایە کە ئەمە بتوانین ڕێزی پێ لە خوێنی شەهیدان بگرین تاکە ڕێگایە ئەتوانین بۆ ئایندەی خۆمان بۆ ڕۆژانێکی کە سەربەرتر و خۆشتر بۆ میلەتەکەمان و بۆ ناوکەواندا بیکەین ئەو ڕێگایە نەخشەڕێکەکەین و بچین بەو ڕێگایە بگەین بۆیە لە ڕۆژی ئەوکو ئەوڕۆ لەگەڵ لە جیاتی هەموو هەواڵانم لە جیاتی هەموو برادران و ئامادەبوانی ئێرە سەری حورمەت لە بەرامبەر هەموو شەهیدانی کوردستاندا ئەنوێنین لە هەموو قوربانیانی کوردستاندا ئەنوێنین و بە هەموو گەلی خۆمان ئەڵێن ئێمە هێشتا ماوین و لە مەیدانین و ئاسۆی نەتەوەی کورد زۆر ڕوونە ئەو ڕۆیاسبەی ئاواتی هەموو شەهیدان دێتە دێ بە پشتیوانی خودای گەورە و خۆڕاگری نەتەوەی کوردمان سڵاو بۆ گیانی پاشی شەهیدان ئینشاڵڵا جێگایان فردەوسە بێت نەفرەت لە توود و تیژی لە شەڕ لەو کەسانێک کە وەکو درڕندە فکرەکەنەوە لەو کەسانێک کە مافی نەتەوەکان پێشێ دەکەن کە میلەتی کوردیەکە لەو نەتەوانەی هەمیشە مافا پێشێت کراوە ئینشاڵڵا کوردستان هەر ئاوادانە بێ ئێوەش هەر سەرکەوتوو سەربەرز
وتاری تێمازێزات بەرپرسی لە قەدەس شەشی بەڕێوەبەری گشتی شەیدوان فالکراوانی سۆران بەدەست شهیدانی که لەم تاکساتەدا لە 26 4 ژیانی خۆیان بەخت کرد لە پێناو ئەو ئامانج و هەستنەتەوایەتی کە پەنایان بۆیە نابوو بۆ ڕێزەکانی شۆڕەش و وەک دەزانین وەکو هەموو هەوڵ و کارە پێزەوەنەکانی ڕژێمی پێشووی عێراق بەبێ گوێدانە ئەوەی کە شوێنی دانیشتنی سڤیلە هاوڵاتی تێدایە منداڵی تێدا ئێرش بۆ دومان کراوە لەگەڵ دراپێشەکانمان کردیانەکان کۆمەڵێکی زۆر لە منداڵ هاوڵاتی سڤیلیش لێرانە بەرکەوتونە سەی پێزوونوازش دادەنێت ئەمڕۆ لێرانە بە بەشدار بووینە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی دەبەرەکە حسبي كان لا بدو لا كان بوزمان كليرا دارنا او يعتمد برز راقبوا وبدنا وانا لما نوايا برز راقبني يعني كتحال لو شاف سيدانا كما هو رابن بوزا هو ما داو يعني شيدان هي بو شيدان دادين بتيجي كبر ليسوا دمندنا وبسري كان ذكينا هشتي شيء دستي اما بتوق وزارة الكهرباء شيدان وفاكلاوان ريدي لنا في دستكان خوش کردگاو بەڕێوەبەری گشتی شەهیدوان فالکراوانی سۆران بوو باسی لەوە کرد کە ئەوان وەکو وەزارەتی شەهیدوان فالکراوانی حکوومەت یاریێمی کوردستان هەموو هەوڵێک ئەوەی زۆرترین خزمەت کرد بە هەم ئەو قوربانیانە هەمیش کە سوکاری ئەو قوربانیانە بکەن کە لە چەند 50 ساڵ لەمەوبەر وەگوتم بۆردمان نبو والله شايل حالة ليلة بس یارە یەکێک شي تبي؟ أنا قسمت بيني وراني چیت بینی ئەو خەڵکە چیانێت لەسەر دواتر ئەو کەسانی کە برینداری شەهید چۆن باسییان وەدەبوو
کاکەوە کەسایەتێکم لەبەرە بکەم ئەو یەکەم کەس بوو ئەگەر هاتان کامێرەمانم پیشاندا ئەو شوێنە بەرزە دەڕوانێتە ئێرە کە شوێنی بردومانەکەی ئەو گوتی من لەسەر ئەم شوێنە وەستا بووم کاتێ بردومان کرا یەکەم کەس بووم گەشتمە شوێنی ڕووداوەکە ئەو بۆمباران کراژیدیایی بینی وە خۆی گوتی کە ئەو هەموو قوربانیە هەیە لێرە هەبووە دەستی لێبووەوە لاقی لێبووەوە هەر بۆ بەشێکی زۆری جەستەی کەماندان بووە ئەو باسی لە ساتی ئەم بردومانە کرد کە وەکوتی لە 26/1970 لێرە لە ئەمژێمی باسی لەنێو چوو ئەم شوێنەی بردومان کرد ئەو بۆیەوە ئەوەی بینیتان مەراسیمی یادی 50 ساڵەی بردومانکردنی پردی گەڵاڵە بوو کە هەر یەک تازەبوونەی هەر یەک لە بەرپرسی لە شەیدوانی سۆران سۆران قانونیت ئەمانە کۆمەڵێک تازەبوونە بوون بە کۆمەڵێک کار پێشکەشکران کە گزارش لە کارەساتی ئەم بردومانە بوو کە لە ساڵی 1970 لێرە دروست لەو شوێنە زیاتر لە 105 کەس شەهید و بریندار بوون.